من پێم وایە پێویستمە بە ئاشبوونەوەیکی گشتیە لەوان هێزە ئەمنیەکان و میدیاکان و نابێت میدیا هێزە ئەمنیەکان بە دوژمن بزانێت و نابێت هێزە ئەمنیەکانیش میدیا بە دوژمن بزانن. من لەگەڵ ئەوم کە میدیای حزبی و حکومی هەمووی هەڵبۆشێنرێتەوە، حکومی هەر نەماوە ئەوەی باشە هەر حزبیەکەمەوە، بەڵام لەگەڵ ئەوم کە پاش ئەوەی کە ئەو میدیایانە هەڵەوە شێنرێتەوە وەکو BBC لێ بکەین. بۆ نمونە BBC خۆی ئەم کۆمپانیای حکوومەتی بەریتانیای و خۆی پارەکەی بۆ دابینەکات، بەڵام ئازادیەکی زۆریشی پێداوە و بەهۆی ئەمەشەوە ناوی پەیدا کردو لەسەر ئاستی هەموو جیان. جەریدەی حیات و شەرقی ئەوسەط هەمووی بە پارەی سعودیە دەرەچێت، بەڵام توانیوانە سەرڕای ئەوەی کە بە پارەی سعودیە دەرەچن خۆیان نەبەستنەوە بە سیاسەتی حکوومەتی سعودی. ئەهرام لە مەسر وایە چەندین ڕخنەی لەسەر حکوومەت تایە لە کاتێکە سەرکۆمار خۆی سەرنووسەری ئەو وڵات ئەو ڕۆژنامەیە دیاری ئەکات.